بەڵێ هەر سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم بەڕێز مەریوان حاکم هادی بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی هەولێر لە هەولێرەوە لەگەڵمە. بەڕێز مەریوان سپاس کە لەگەڵ کوردستان 24 با بزانین کە لە سنووری شارەوانیەکانی پارێزگای هەولێر چ ئامادەکاری کراوە بۆ دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران لە کاتێک دایتر فۆرمەکان بەسەر فەرمانبەراندا دابەش دەکرێت. زۆر سپاس لای جەنابتان معلومە دوای دەرچوونی بڕیاری ژمارە 242 لە ڕێکەوتی 27 کە لەلایەن ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کە تیایدا بڕیاردرا بە دابەشکردنی سەوی بەسەر فەرمانبەران گشت فەرمانبەرانی حکوومەت هەرێمی کوردستان سلکی مەدەنی یاخود عسکەری ڕاستەوخۆ لە ڕێکەوتی 33 لە دیوانی وەزارەتی شارەوانی هەموو بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان و سەرۆکی شارەوانی شارەکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان تیایدا ئامادەبوون جەنابی وەزیر جەختی لەوە کردەوە کە پێویستە هەرچی زووە ڕێکارەکانی دابەشکردنی زەوی چ لە دەستنیشانکردنی زەوی یاخود کوژانەوەی پارچە زەویەکان و دروستکردنی نەخشەکەتی و هەموو ئەو ڕێکارە یاسایی و هونەریانە بگیرێ نەبێر بۆ ئەوەی بە زووترین کات زەوی ئامادەکراو هەبێت بە مەبەستی دابەشکردنیان بەسەر فەرمانبەران. دواتر چەندین کۆبوونەوەی تر ئەنجام درایە بۆ ئەمە بەستا لە دوایین کۆبوونەوە لەگەڵ ڕێزدار جەنابی وەزیر دیارە کۆمەڵێک دەسەڵاتی پێویست دابەزێنراوە بۆ بەڕێز وەزیری شارەوانی و بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی شار و ئیدارە سەربەخۆکان بە مەبەستی زووتر و بەرەو پێشبردننی زیاتری ئەم پرۆسەیە لێرەدا دڵنیایی دەدەین بەوەی کە ئەم ڕێکارانە زۆر جددین و زۆر بەپەلەن وەلا مودەیەکی ئێجگار کەم تەواوی ئەو ڕێکارانە دەگیرێنە بەر و زەوی ئامادەکرا و ئامادە دەبێت بەنسبەت بە مەبەستی دابەشکردنیان بەسەر فەرمانبەران بەنسبەت سنووری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر کە دەرەوەی سنتەری شاری هەولێرە نزیکەی 60 تا 65,000 پارچە زەوی پێویستە ئامادە بکرێن بە مەبەستی دابەشکردنیان لە سەرجەم سەرنووری سەرۆکایەتیەکانی شارەوانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمان زەوی ئامادەکرا و دیاری کراوە و لە ئێستادا لە پرۆسەی کوژانەوەی پارچە زەویەکانن و کۆمەڵێک ڕێکاری تری وەکو دانانی نەخشەی کردی و هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پێویستە ڕایان وەربگیرێت بە مەبەستی دروستکردنی نەخشەی کردی بەڕێزمەریوانجگە لە ئامادەکردنی زەویەکان و دەستنیشانکردنی ئاستی خزمەتگوزاری بۆ زەویانە چۆن دەبێت زۆر پرسیار لە باری خزمەتگوزاری و گەیاندنی بۆ شوێنانە دەکرێت کە بەسەر فەرمانبەران دابەشەکرێت. بەدڵنیاییەوە بۆ ئەمە بەستا ئەمە چاوەڕوانی هەر بڕیارێکی سەروی خۆمانین دوای ئەوەی کە زەویەکان ئامادەکرا وەکو دەڵێ بڕیاری کوژانەوەی بۆ دەرچوو و نەخشەکەتەکانیان پەسەند کرا لای جەنابتان معلومە کۆمەڵێک ڕێکاری یاسایی هەیە ئەم دوای ئەوەی ئەم ڕێکاری یاسایی نەتەواو دەبێت دەرخستەی پێویست ئامادە دەکرێت بە مەبەستی گەیاندنی خزمەتگوزاری دوای ڕزامەندی دەرچوون بۆ گەیاندنی ئەم خزمەتگوزارانە بێگومان ئەمە دەست بە کارەکانی خۆمان دەکەین بە مەبەستی گەیاندنی ئەم خزمەتگوزاریانە بۆ ئەوەی فەرمانبەران سودمەند بن لەوەی کە ڕاستەوخۆ دوای ئەوەی کە زەویەکان دابەش بکرێن بتوانن وەکو خانوو مۆڵەتی خانوویان پێ بدرێت و وەکو سەکان بەکاری بێن. بەڵێ زۆر جار پرسیار لەسەر ئەو بابەتە دەکرێتەوە فەرمانبەرانی کەیانەوێ فۆرمی زەوی پڕ بکەنەوە زەوی وەربگرن ئەگەر لە بنەماڵەیەک دوو کەس فەرمانبەر بن و مەرجەکانیان تێدا بێت بۆ وەرگرتنی زەویە لە دوو یەک کەس یا دوو کەس زیاتر ئایا ئەوانە دەتوانن زەوی وەربگرن سوودمەند بن یا هەڵدەبژێردرێن؟ ئەگەر هاوسەرگیریان کرد بێ بڵێ ئەگەر هاوسەرگیریان کرد بێ بڵێن لە ئافرەتەکە یاخود پیاوەکە یەکەچیان کامیان خاڵی زیاتر بێت ئەویان سودمەند دەبێت بە نسبەت وەرگرتنی زەوی بەڵام ئەگەر هاوسەرگیریان نەکرد بێت لە خێزانێک تاکە مەرج ئەوەیە کە هەر فەرمانبەرێک 8 ساڵی خزمەت هەبێت بەڵێ بێگومان مەشمول دەبێت بە بڕیاری وەرگرتنی زەوی. بەڵێ کەمێک بەر لە ئێستاش وەزیری شارەوانی و گەشت و گوزار بۆ کوردستان 24 ئاماژەی بۆ کرد ئەگەر زەوی نەما پەنا دەبن بۆ خاڵبەندی ئەمە بە چه شێوازێک دەبێت چۆن ئەم بۆشاییە پڕەکرێتەوە؟ خاڵبەندی بە پێی ڕێکارێکە فۆرمێک تەعمیم کراوە بەسەر هەموو فەرمانگەکانی حکوومەت هەرێمی کوردستان کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئامادەکراوە بێگومان ئەو خاڵبەندیانە دادەندرێت دواتر ڕێکارەکانی با بڵێین ریزبەندی دابەشکردنی زەویەکان دەست پێ دەکات زەوی پێویست لە ئێستادا ئامادەیە وەکو سنووری شاری هەولێر بە نسبەت ئەمە ئەو کێشەیە ڕوونادات
باشە لای هاوڵاتیانی شندێک پرسیار هەیە لەبارەی ئەو کەسانی کە سوودمەند بوونە پێشووتر لە حکوومەتی هەرێم بەڵام مجموعای کەسن خانەنشینن لە حکوومەتی پێشوو سوودمەند بوونە لە وەرگرتنی زەوی ئاگەر ئەوانە بیانەوێت کە فۆرم پڕ بکەنەوە دەتوانن یا حکوومەت مەرجی تایبەتی لەسەر ئەو کەسانە هەیە هەر بەڕێزێک سوودمەم و بێت بە هەر شێوەیەک لە شێوەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان مەشمول نییە بەوەی کە جارێکتر فۆرم پڕکاتەوە و داوای وەرگرتنی زەوی بکات بەڵام هەر بەڕێزێک ئەوجا لە ئێستادا لە خزمەت بێ یاوە خودخانیشین کرابێت مەشمول نەبوو بێت یان سوودمەند نەبوو بێت لە وەرگرتنی پارتە زەوی بەڵێ بێگومان ئەگەر خانەنشینیش بێت بۆ هەیە ئەو فۆرمە پڕکاتەوە و هاوشێوەی هەموو فەرمانبەران سوودمەند دەبێت لە وەرگرتنی زەوی باشە بەگشتی پرۆسەکە چەند دەخایەنێت ئەو فۆرمانە کە وەردەگیرێن دواتر جیا دەکرێنەوە ئەو وەڵامی بە هاوڵاتیان دەدرێت تا بەشکردنی زەویەکان و دەستنیشانکردنی بە پێ و جۆرەی هاوڵاتی ئەوێت پێ دەچێت پرۆسەکە چەند بخایەنێت بەڵێ تازە ئاماژەم کرد کۆمەڵێک دەسەڵات کە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران بوو دابەزێنرا بۆ بەڕێ جەنابی وەزیری شارەوانی و بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی شار و ئیدارە سەربەخۆکان هەموو ئەمانە ئەوەمان پێ دەڵێت کە ئەم ڕێکارە زۆر سەریعتر لە ئەوەی متەوەقع تەواو دەبێت دڵنیام لە ماوەی چەند مانگی داهاتوو هەموو ئەو پارچە زەویانە ئامادەن بە مەبەستی دابەشکردن و ڕێکارەکان زۆر بە خێرایی دەڕۆن وەکو ئاماژەشم پێکرد ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر لە چەند شوێنێک نەخشەی کردی ئامادەکراویشمان ئامادە کردووە تەنها چاوەڕێی کوژانەوەی پارچە زەویەکان دەکەین دواتر لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی تۆمارکردنی خانوبەرە لە دوای ئەوە دەبین کە تۆماری بڵێن وێنەی تۆمار بۆ هەرێک لە پارچە زەویەکان ئامادە بکرێت و دوایەتر بەسەر فەرمانبەران دابەش بکرێت ئەم ڕێکارێکی وەکو ئاماژەم پێکرد بەڵێ بە پێ و ژمارەیە کە فەرمانبەر و خانەنشین لە هەرێمی لە هەندێک ئەو شوێنانێک بەڵێ لە هەندێک ئەو شوێنانێکیان هەندێک ئەو سەرۆکایەتیانی کە زەوی پێویست نییە ئەو دەسەڵاتە بە بەڕێ جەنابی وەزیر درایە کە لە سەرۆکایەتیشی یان لە شارەوانێکی نزیک لە شارەوانەکانی خۆیان زەویان پێ بدرێت بە کۆی گشتیەوەی کە باسی دەکەم هیچ فەرمانبەرێک نامینێت کە سوودمەند نەبێت لە وەرگرتنی زەوی زۆر باشە ڕووپێوی بۆ زەویانەکەی دەست پێ دەکات و بڕیارێشتریش درا بڵێ و بڕیارێشتریشەیە بۆ بەرچاوڕوونی بەڕێستان بۆرە ئەوەی ویستم تەوزیح بدەم لە هەندێک لە شارەوانیەکان کە نرخی زەوی نرخێکی زۆر نییە یان زەوی زۆر بێنرخە لە سنووری ئەو بەڕێوەبەرایەتیان ئەو سەرۆکایەت شارەوانیانە بە هەمان شێوە دەسەڵات درراوە بەڕێ جەنابی وەزیر کە لە سنوورێکی تری نزیکی خۆی زەویان پێ بدێت بۆ ئەوەی فەرمانبەرەکە هاوشێوەی هەموو فەرمانبەران سوودمەند بێت لە گوژمە و لە چۆنیەتی لە زەویەکەی بۆ ئەوەی یعنی نەکرێ بڵێن جیاوازی هەبێت لە سنوورێک لە بۆ سنوورێشتر لە سنوورێک بڕەپارێکی ئێزگا زۆر بکە زەویەکە و لە سنوورێشتر نرخێکی کەمتر بەڵام ئەو دەسەڵاتە بە بەڕێ جەنابی وەزیر درایە کە هاوشان لەگەڵ هەموو فەرمانبەرانی تر لە سنوورێکی تری نزیکی شارەوانیەکە زەوی پێویست ئامادە بکرێ و بە هەمان شێوە پێویستە ئەو فەرمانبەرەش سوودمەند بێت زۆر باشە بەڕێز مەریوان حاکم هادی بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی هەولێر سپاس کە لەگەڵ کوردستان 24 بووی